وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە هەروە کە وعدەمان دابوو لە دیبەیتەکەی ترمانە ڕوو بە جامعە ڕوو بە مردمە خۆمان مەسائلێک کە مردم فکرەکە معناکەی ئەزانێت لێ تێگەیگە ئەوە شتێکی ڕوتینی ڕۆژانەس و ڕۆژانە تەکیا دەرگیر بووگە و بۆی قابلە فەهم و قابلە دەرکە گەرەکمانە جۆرێکی تر نگاهی پێ بکەین تا بزانین ئێمەمانانێک کە تەحتە ناوە تەحلیلە خەبەر و تەفسیرە خەبەر و شرۆڤەکار و ئەنالیزەرە سیاسی و تەحلیلگەرە سیاسی و ئەم ئەلقابە ڕێز و درشتەی کە ئەدرێن بە کەسانێک تێنە ناوە ماس میدیاکانە یا لە ناوە ڕسانەهای جۆرا و جۆر و میدیای جۆرا و جۆرە خەریکن بەحسەکەن لەوەی کە چ تەحوڵاتی لە ناو جامعەیەکە خەریکە اتفاقەکەوێ چ لە زەمینەیە اجتماعی اقتصادی و سیاسی و منطقەی و جەهانیە ئێمە گەرەکمانە بێژین کە ئەمانە بەر ئەساسە کامە نەتیجەگیری و لە کوێوە تێتە دەرەوە کە تۆ پێی ئێژی تەحلیل و تۆ چۆن مەبنایە حرەکەتە خۆت لەسەر ئەم تەحلیلانە دائنێ و تۆ بە کامە دقت و تەحلیل ئەەکەی بزانە بووگەسۆ عادەت فکرەکەن هەرچیە کە هەرچی کەسە ئەیزانێت شتە مهمێکە بۆیە تۆ ئەوێنی هەر کەسێ لەم تەلەڤیزیۆنە جۆرا و جۆرانە قسە ئەکات قسەی یەکتری بە شێوەیەکی تر تکرارەوە ئەکاتەوە مردم گشتی ئەزانێت ئێران دوژمنە ئامریکاس مەسەڵەن مردم گشتی ئەزانێت مەسەڵەن ئامریکا گەرە کێسی ڕژیم لە ئێرانە بگۆڕێ بۆیە تۆ ئەوێنی 41 ساڵە مردم هاوار ئەکا ئامریکا بێ یەکێ ئەوێتە قوروانە ئۆباما و یەکێ لە دەورە جۆرج دەبلیو بۆشە ئەگەڕێت و یەکێ عاشقە کێس ئاغایە دۆناڵد ترامپە یانێ ترامپە سوور بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تێ مەتنێدانێت و لە پشتە ئەم مەتنە کە قسە ئەکات هەرچیە کە تەحلیل سیاسی ئەدا لە قەیا قەشەنگ دەرتێت و اتفاقەکان لە ئایندا ئەکەفێ تۆ بۆ خاتری ئەمەی بتوانانی تەحلیلێکی دروست بکەی ساحێ و سەبکە خۆت بی ئێشێ تۆ ئەو منتەقە ئەو جامعە ئەو وڵاتە کە سەبارەت بە ئەو وڵاتە قسە ئەەکەی فرەشتێک بزانیت مەسەلەن ئێشێ تەحلیل جامعە شناسی ئەو وڵات دەبێت چۆنیتیە پێگەهای مردمیت بێت پێگەی قدرەتە ئەوێتە بێت بزانی کێها بازیگەرە قدرەت و دەسەڵاتن کێها چه نەخش و چه ڕۆڵێکیان هەست کامە ئیدئۆلۆژی و جەهان بینیەکان بەسەری و حاکمە تۆ ئێشێ بزانین تاریخە مەوردە ئیدعایە ئەمانە چییە تۆ ئێشێ بزانی کارنامەی تاریخی ئەمانە لە ڕووداوهای مهمێکە لە فەسڵهای گەورەی تاریخیەکە کە بەسەریان هاتکە بەرەو کوێ چووگە نەتیجەکەی چی بووگەوە چه اتفاقی کەوتکە تۆ ئێشێ بزانی بازیگەران نخبە و مەسائلێک کە بە سوورەتێکی سیستەماتیک بڵاو ئەکریتۆ لە ناوە جامعە چی خەریکە تەرحەکاوە بەرەو کوێجێت تۆ ئێشێ بزانی فڵانە ئەخبار فڵانە خەبەر بۆچی نەشر ئەدرێت دەرز ئەدرێ و بەرەو کوێ گەرەکیسی بچێت یەکێک لەم بەشانە کە بەشێکی فرەفرە مهمە و ئێمە بەحسمان کرد و وتمان سێ کۆرپۆریشن بسیار مهمن لە منتەقا کە یەهود ساختن و ئەلباقیش یەهود ساختن ئەلبەتە سێ کۆرپۆریشنە ئێرانی مصری و تورکی بوون کە هەر سێکیان سینەمایان هەست و ئەو سینەما کە ئەمان هەستیان ما بەقیە نان بوو یا ما بەقیە زۆر دواتر هاتن و نانتوانی بە پێگەیە ئەمانە بگەن پس تۆ وەختی گەرەکتە نەزەرێکی سیاسی بدەی ئێشێ بتوانی تەحلیلێکی سیاسی کە ئەیکەی بربەستەرێکی دەلائل و ئەدلەی جۆرا و جۆر سواری کەی تا تۆ بە خروجیە بگەینێ تا تۆ بەو چەکیدە بگەینێ کە تۆ بەرمەبنایە ئەم تەحلیلە بەرمەبنایە ئەم تەحلیلە حرەکاتە ئایندەی خۆت تەڕاحی بکەیت بزانن هەر بۆ ڕووکەش بێژم مەسەڵەن تۆ وەختی ئەبیسی کە دەوڵەتە یاڵاتە متحدەیە ئەمریکا هەر دەفعە کە دەوڵەتەکەی ئەگۆڕێت و ڕێی جمهور ئەگۆڕێ 5,000 کارمەندە جەدید تێرێت بعد مراکزی مطالعات جۆرا و جۆر خەریکن کۆمەک ئەکەن بە ڕێی جمهورە ئامریکا تۆ ئەوێنی بەشە مطالعاتە خاوەرمیانەی هەست بەشە مطالعاتە ئەدیانی هەست بەشە مطالعاتە اقتصادی هەست بەشە مطالعاتە استراتیژیکی هەست بەشە مطالعاتە فڵانی هەست ئەمەسە کە چکیدەیە بەرخۆردهای
بڵێ ئەمانە بە مەجموعەیە بازیگەرانێکا کە لە ناوی سەحنەیەکە لەم جێگەی دنیا خەریکن بازیەکەن چەکیدەیە بەڕەسی و متالعات ئەمانەیشێ بخرێتە بەردەسە بنیادها و نەهاتهەیە کە تەسمیم ئەگرن بڕیار ئەدەن و ئەوانە بەر ئەساسە دەرک و دەریافت و دەیتایەکەوا لە بەردەسیانە هەڵسوکەوتێ هەڵەبژێرن ڕەفتارێ تەڕاحیەکەن و حرەکەتێکەکەن ئەگەر واسە ئەگەر قەرارە وایەوە بفەهمن کە بە چه دەردێکەخوا لەزا ئێمەمانان لە ئاخێزە کوردەوارە سەر بخۆوە بۆ خاتری ئەوەی مەبنای حرەکەتەکەمان دروستوێ و لەسەر ڕێیلێکی دروستە دانیشتوین و حرەکەت بکەین بۆ خۆمان تحلیل ئەەکەین کە اتفاقاتە ئایندە کێ ڕقەمی ئەدا چۆن اتفاقاتە ئایندە ئەکەفێ بەرەو کوێ گەرەکیانە بڕۆن و بەرەو کوێ گەرەکیانە بمانون ئەشرافە ئەمەی کە ئێمە بەچی ئاگاهەوینەوە بەعەس ئەوێ ئێمە بتوانین بەر بە خەسارە گەورە بگرین بەر بە نابودیە مطلق بگرین بەر بە ئەوەی کە دوژمن بتوانێنی یاتە خۆی جێبەجێ بکە بگرین سنتەزۆ ئێژێ ئەگەر ئیمکانی حملەی فیزیکیت بە دوژمن نییە بە ئامانجەکانی و بە ئیستراتیژیەکەی حملە بکە هەرچیە کە ئەو گەرەکیسی جێبەجێ بکات بەتاڵی بکەرەوە نەتوانێ بیواتە بەرەوە نەتوانێ نیاتە خۆی جێبەجێ بکە نەتوانێ نۆرمەکانە خۆی حاکم بکە نەتوانێت مەسائلێکە گەرەکیسی بە ئاسانی بێتە دەسی خۆ ئێمە یەکسری تەحلیلمان کرد مەتنێکمان واوە دەسۆ و یەکسری خروجی داگەسە دەرەوە ئەمەتنە ئەمە چۆن بوو ئەمە چۆن حەزی پێەکەین مەسەڵەن حیزب دموکرات لە هەر کەسێک کە خۆشی نایێژی جاشە تعریفی جاشیش ناکاتەوە تا ئێمە بفەهمین لەم تعریفە وردەی کە لە جاش کریاگەسەوە حیزب دموکرات خۆی جاشە کوڕە جاشە ئیبن جاش و مەولود جاشە یان نییە بە هەم دەسە پارتی یەکێتی پەکەکە کۆمەڵە هیچ کامیان نایەن لەم مەفهومە دوگانەیە جاش و باشە کە تعریفیان کردەسەوە مشخصی بکەن ئوسوولەن چه تعریفێکی منسەجم لەم جاشە مەوجودە تا ئێمە بتوانین بین دەستەبەری بکەین بزانین خودە پارتیە دموکراتە کوردستانە عێراق و یەکێتی نیشتمانی کوردستانە عێراق و پەکەکە جاشە کوڕە جاشە مەولودە جاش هەنیانیان مشخصی ناکە خب ئێمە یەکسری ئدعامان کردەگە تۆ دەم ناڕی تۆ مشتێ بەچکە حیزبی و تخمە فاحشە و مشتێ نادروست تحتە ناو جاش بە تۆ حملەکەن یا مەسەڵەن کەلەمەیەکیان گرکەسە دەست و لەقلەقەیەکەن سپاهی پاسداران و سپاهی پاسداران و سپاهی پاسداران سپاهی پاسدارانیش ئەربابە گشتیانە ئێمە بەم تکنیکانە ئاشناین جا ئێژێ دوودانە ژنی دەهاتی و یەک و قسەیەکیانە کرد یەکیکیان وتی ئەرێ فڵانی من شەڕکردن نازانم وتی چۆن وتی من چۆن شەڕ بکەم وتی وڵا بوختان بکە بۆ خەڵکی وتی یعنی چی وتی یعنی ئەمەی کە هەردەمی دڕیەوە بێژە تۆ ئەوە نەویت فڵان و فیسار کەس فڵان و فیساریان پێت کرد ماوەیەکی پێ نەچوو بووە شەڕیان هەلو دوو نەفەرە و ئەمە وا ئەوی فێر کردو هەڵگەڕیاوتی تۆ هەرەوە نەویت فڵان و کەس و فڵانە کەس فڵان و فیساریان پێت کرد جەماعەتە بەچکە حیزبی و توولە حیزبی و دەهاتی و عەقەبماندە و بێ عەقڵ و بێدایک و باوک فکرەکەن هەروە بە ناتۆرە وتن و بختکردن ئەتوانێ قسەکەیان بڕوە تۆجۆکەی مەسەڵەن کاورا فکرەکە من چون دەنگم تووڕەس حرەکاتم حرەکاتێکی تایبەتە بەعەس بووگە قسەکانە من بنیشێت لەزا گەرەکیسی کۆپی بکە لە چی لە من فێر بووگە کە دەستی تەکان بە یا دەنگی گڕۆ بکات و بچێتە بەرە ئاینە تەمرین بکات وایە پێبێتە فکرەکە وا بکات قسەی من ئەڕۆ قسەی ئەڕوات وەکو قسەی من ئەسە فکر ناکاتەوە کە ئێمە لە کامە بەستەرا هاتکین تەحلیلمان کردگە ئێمە چیمان بە مهم زانیگە و هاوردگمانە و ئستفادەمان لێ کردگە بزانە ئەگەر ئێمە لە تەرانەیە یا لە ئالبۆمە سینەمۆتە شەهیارە قەمبەرینێن استفادە بکەین و دوو تەرانەی لێ بدەین مطمئن وە لەم سەرزەمینە ئێمە یەک نەفەر نایەت ئەمە بکات دەستاویزێ دەبەیتێکی ئیجتیماعی وە سیاسی نایکە ئەوەی کە ئێمە تەشخیص ئەدەین چی مهمە چی مهم نییە چی خاصە چی خراوە چی بە دەردمان ئەخوا و چی ئەتوانین استفادە لێ بکەین نیشانەیە درایەتێکە کە ئێمەمانان هەسمان و ئەزانین کامە ئەبزار لەکوێ بە دەردە ئێمە ئەخوا بربەستەرە تەحلیلێکە هەسمان ئاخر کاورای گەوجت دەهاتی
لطول عمریا 4 مجلس نەچووگە 2 قاوەخانە نەگەڕیاگە 4 ئینسانە جۆرا و جۆری چاو پێ نەکەوتگە هیچ سەوادێکی نییە هیچ دەرکێکی نییە جنس قدرت ناناسی داڵان تاریکە قدرت ناناسی بازی هاو تریکهای مختلف ناناسی منافع ناتوانێت تشخیص با کاورای دەهاتی فکرەکە چونکە لە سەرێکی وا پێەوە قاچ و ئەڕواتە ڕێوە تو لە حیزبیە یا هەر نادروسێکی مەدرک گرتەگە فکرەکە تەحلیلی وا پێوە تەحلیلەکە و ئێمە بەر ئەساسی یەکسری چەت یەکسری قسەمان نەکردگە هەروە مەیلمان وگوت و قیلمان تێری سوپای پاسداران تۆجۆکەی 5 ساڵە پێش بەر لەوەی بە ئەقڵە هیچ کەسێ بگات ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هاتووتی دەوڵەتە ئێرانی چێهرە ئەگۆڕی دەستم با منەمە بکەمەوە ساڵ 1388 لە جنبش سەوزە دارودەسەی کەڕووبی شایعەیەکیان دروست کرد وتیان عەلیە خامنەئی گەرەکێسی جێنشین بۆ خۆی دابنێ مشتبای کوڕە خامنەی ئەم قسە کێ کردی ئەم قسە جنبش سەبز و ڕەهبەرانە جنبش سەوز کردیان ئیسلاح تەڵەبین و حامیانە ئەو پس ئەمە کەشفە ئێمە نەوگە مشتبا خامنەی خۆ ئێستا من بە ئێوە ئێژم ئەوەی کە ئێمە ئێژینی چه فەرقێکی ئێستەکی ئەمە بزانن لە قانونە ئەساسی جمهوریە ئیسلامیە منع ئەوە نەکریاگە کە ڕەهبەریەت جانشینە خۆی مشخصکە كما إنك لزمان خميني آية الله منتظري قائم مقام الرهبري بو آية الله منتظري قائم مقام الرهبري بو والجانشين خميني بو دواي مرق خميني لقانون أساسي جمهورية إسلامية سازوکارێک بۆ غیر قانونی بوون انتخاب جانشین لەلایەنە عەلیە خامنەئی و تعریف نەکریاگەسۆ و عەلیە خامنەئی ئەتوانێ جانشین دابنێت بە ئستنادە بە کار و ڕەفتارە ئایەت الله خمینی کە مؤسس و ڕەهبەرە ئینقلابە جمهوریە ئیسلامی بووگە مشتبای خامنەئی ترسە کێ بوو؟ ترسە ئەمسالە کەڕووبی و میر حوسەین موسەوی و ئیسلاح تەڵەبین بوو کە مشتیان گرتو دوای مەرگە خامنەئی بڕۆنە جێگەی خامنەئی دانیشن پس تا ئەگرا بە ئێمە هیچ ڕەبتێکی نییە ئەوەی کە ئاخێزە کوردەوارە سربەخۆ تەحلیلی کرد ئەمە بوو ئەمە مهمە کە بیفەهمیت دەوڵەتە ئێرانی تەغییرە چهرە ئەدات یعنی جمهوریە ئیسلامی ئەکسپایر بووگە ڕەوایەتە جمهوریە ئیسلامی ئەکسپایر بووگە نظام جمهوریە ئیسلامی ئەکسپایر بووگە بۆ خۆیان نەک بۆ خاتری ئەوەی ناکارامەدە نەک بۆ خاتری ئەوەی نابەرابەریە ئیجتماعی مەوجودە نەک بۆ خاتری ئەوەی برسیەتیە نە بۆ خاتری ئەوەی بێکاریە نە بۆ خاتری ئەوەی کە منزەوین لە لەحاظە ئەم تەبلیغاتەی کە ئەکرێ لە لەحاظە ئەمریکا و دووەلە غەربیوە نە بۆ خاتری ئەوەی کە ئەم دەوڵەتە کە ڕۆژی ئەوەڵ دایانیاگە قۆناغە جۆرا و جۆر تەیەکە لەذا ئێمە ناو فازە ئەوەڵ فازە دووەم و فازە سێوەمان هاورد ووتمان هەر فازێک چه کارێک ئەکا جا بۆ خاتری ئەمە بۆ خاتری تۆ بفەهمی ئەم تەحلیلانە لەکوێوە تێتە دەرەوە هەرواشەوە خەفین و سەحەڵەسین و تەحلیلەکەین چون حەزی پێەکەین وەکو مشتێ عنتەر تەحتەناوە حێزب وەکو مشتێ فاحشە تەحتەناوە تەرەفدارانە گفتمانە حیزبی و دیسکۆرسە حیزبی وەکو مشتی ئینسانوارەی ئینسان نەمای مخاتبینە تەلەڤیزیۆنهای مختلفە جەهانی وەڵا هاتکی نوریزادە و تەبەرزەدی و ئەمیر ئەحمەدی و قاسم شعلە سەعدی و محسن سازگارا و ئەمانە تەحلیلیان بۆ ئێمە کردگە کە ئێمە بەمە فەهمیگمانە پەیمان بردە وەختی ئێمە وتمان دەوڵەتە ئێرانی چێهرە ئەگۆڕێ
سوار بر استدلالاتی که بپایان بو چون اکثریت ایوه با اپوزیسیون و با حاکمیتان و با نخبتان و با افراد عادی جامعتان و معتقد بو نظامی که بر ایران سوار بوگه در اثر مطالبات مردمی دینخواهی و اسلامی بازی تحت ناو حاکمیت شریعت اسلامی سوار بوگه و امانه تمام بونیان و مانویان به آرمانکان و شعار اسلامی کانیانه ایواتانه بود درسته و کسیش نیود امانه کین افرادن کینم افراده سیستم سیستم کیس کس نیود لذا بو امانه غیر قابل باور بو كأمثال مسيح عالي نجادو أمثال محسن سازقاراو أمثال علي جوان مرديو أمثال روح الله زمو أمثال أمانيك إيوة أيوينن كارمندان مستقيم وغير مستقيم بديك دسو دودس دولة إيراني بن فكري يعني كرت دولة إيراني كيس علي خامنئية تو وقتی اما نبینی مشتک آیکیو لخوار 68 مشتک قاطر بارکش اما حج ابایک من نیه نسبت دانه امانه به مشتک فاحش زاده نیسمان بو خاطری اوی که ایمه بلغور ناکین بر اساس باد معدق سناکین با من رواندی بو ایوه تعریف کمو امانه نه ازانن روزنامه کانه چه خوره نه ازانن کف خیابانه کانه تاران و سنه چه خوره نه ازانن قضایا چون روات برو نه تعقیب محصولات فرهنگیه کن بابا کاورا فیلم تماشا اکا اصلا نیفهمی داستانه که چیه و شوینه لحظات الرومانتيك والإيروتيك والروابط الجنسية أقري خلنا فهمي لفيلمي كاجة اتفاقي كود كورا هدفي جيبو لم فيلم دروسي كرد لم سريالة دروسي كرد سريالك تماشاك دواي سريالك ايتو فاحشة سريالك تماشاك دواي سريالك ايتو حيس سريالك تماشاك دواي سريالك ايتو نادروس چون اصلا نافهمی خوی خسکسم معرض یک سری امواج شیطانی که خویان گوریگه نافهمی دی تو چون تحلیل کی تو تحلیل امریکا کی تحلیل حکومتك دزقا كان تلفزيون باسبوري هاورقا لمبارا وباسبور علوم سياسية دي بابا قينا اما من استا روانديك تان فقد لبش السينما وابو بحسبكم لبش السينما او سينماي ايرانا واوي فرفر الشيك ويجي قابل ديني حزي بيناكم رو في المخارجي تماشاكم تول جامعي ايرانا زندگي اكي واي تجير اداري حاكمية كوربريشن جولكية ايرانية حياة وممات دوالة دسيا كنترول زندگيد اكا تو خبرد نية كحاكمية شون اعمال السلطة اكا وشون ذهنية تدرس اكا شون محصولات فرنجية كي تعقيبناكي ديتو سياسة زاني وسامتو بيجي من قيمتي الى اسلام ولي اكثرية مردمة ايوه بالاخره يك فرهنگ اسلامي كان بسر وحاكم بوغا تو نارو ين فرهنگ اسلامي بناسي تو نارو الشيعة بناسي نازاني شخو تو نازاني بهاية چيه تو لدنيا كا زندگي كي نازاني ليبراليزم چيه ماركسيزم چيه كومونيزم چيه تو موجودية ازلم جهانة تو حاليته وسأويك تو نبازرگاني ازاني نه اقتصاد ازانيت نه آيتي ازانيت تو كاورايكي دو فروشي دويليلي فروشي امرو گركت بروي ببيتكوين پول دار بويت بكريبتو كارنسي پول دار بويت كاوراي دويليلي فروش كاوراي كاول آخه تو چون فكر اكيتو تو بأم كارنسية إلكترونيكية أتواني بولدار بي تو بكامة سواتو بكامة أقلتو بكامة دريافتو بكامة فهمي دقيتو بكامة قولبونتو باكي بويك باكي زرنجي بابا تو كاوراي كاوليكي خب استباعي ما بين ما تعقيب كين بزاني ما شون تحليل مان كردقا اما بارهاش وتمان استم معلوم نيا مشتباي خامنة ايوه
ئەنچێ کە مهمە جمهوریە ئیسلامی چهرە حتمما ئەگۆڕێت و دەلایلەکەمان وت نە ئەوەسە کە شکستی خواردوێ نە ئەوەسە کە شکستە اقتصادی خواردوێ نە ئەوەسە کە لە ئینقلاباتە مردم بترسێن نە ئەوەسە کە لە پێپەتی و برسی بترسێن نە فازەکە فازێکی ترە ئیدعامەدانە ئەم کۆرپۆریشنە لە ژێرە ئەساسنامەی تر و ڕەوایەتێکی ترا بەردەوام ئەوێت قۆناغەکە تەواو بووگە مەرحەلەکە پڕۆ بووگەسەوە ئێستا بۆ خاترەوەی ئەم مەرحەلە بەڕەسیکەین با بێمە سەر سینەما ئینقلابە 57 ئێرانی کە کەفت یەک سری سریاڵ لە تەلەڤیزیۆنە ئێرانە پەخش کریاوە من جملە ئەمە دەهەی 60 ئەمە بە ئیستلاح دەوڵەتە ئینقلابی خومینیە کە خەریکەتە کە مخالفینە ڕێز و درشتە خۆیان دەرەکەفێ بە ئیستلاح تەکە ئستکبارە جەهانیشە دەرکەفتگە بە ئیستلاح وا لە ناوی شەڕ ئێران و عێراقیشە چه سریاڵ هەیە دروستەکە سریاڵە ئەوەڵ سەربەداران قیامە سەربەداران کە گویا ئەمە قیامێک بووگە لە زەمانە حملەی مۆغول بەر عەلەیه سەڵاتینە مۆغولە لە مەنتقەی شمالە ئێران قیامە سەربەداران سریاڵە دووەم قیامە کوچەکە جەنگەلی سریاڵە سێوەم دەلیرانە تەنگستان داستانە ڕئیس عەلیە دلواری و مبارزەتەکە ئینگلیسیەکانە ئەما بابێمە سەرە ئیدئۆلۆژیە شیعە ئێوە دوو کەلەمەتان بیستگە بە ناوی یەهودی بازی و شیعە بازی یەهودی بازی و شیعە بازی یعنی مەزڵومیەت نواندن لە خۆیان مەسەڵەن یەهودی ئێژن ئێمە دوای ئەوەی کە بابل هات و ئێمەی نابوت کرد بەخت و نەسر هات و ئێمەی نابوت کرد ئێمە ئیتر لە سەرزەمینە خۆمان ئاوارە بووین و ئەمە 2500 ساڵە ئێمە ئاوارەین و ئەکوژرین ماڵمان ئەبرێت تاڵان ئەکرین مەسیحیەت وامان پێکات ئیسلام وامان پێکات وامان پێکەن تا ئەوجەکەی ئەگا بەکوێ ئەوجەکەی ئەگات بە داستانە جەنگە جەهانیە دووەم ماجەرای هۆلۆکۆس ئاشڤیتس و ماجەرایە کە حزب ناسیۆنالیست سۆسیالیستە ئاڵمان بەسەریان تێرێت مەزڵوم نەمایی کە دەستگاه یەهودی جەهانی بە تڕۆقە مختلف و ئەم کارەی کردگە لە لیستە شیندلەرە سپیلبەرگۆ تا ئەنواوە قسامە فیلمهایەک کە لە مەزڵومیەتی یەهود دروست کریاکە هەر بەم دەسە تۆ ئەوێنیت هەمان مەزڵومیەت کە یەهودی ئەیفرۆشتۆ کە بوو بە ئەرکانە ئەوەی کە بەم مەزڵومیەتە جەهانی خواردگە بە ئەدەبیاتە ئەدیانە ئیبراهیمیە مەسیحی ئیسلامی یەهودیە خۆی شیعەیش ئەم کارەکە لە مەزڵومیەتە حوسەینە مەزڵومین و زڵمان لێکریاگە و خەلیفە زۆڵمی لێمان کردگە و نوێژە جمعەمان نەوگە و دینە خۆمان شاردگەسە و قیاممان کردگە و قیام لەسەر قیاممان کردگە و ئێمە هەر سەرکوب کریاگین ئەمە شیعە بازیە مەزڵوم بازی ئەوەی کە ئێمە تا ئێستا من تعقیبە یەکسری سریاڵتان بۆکەم لە دەورانە ئینقلابی جمهوری ئیسلامیات و شاهدە سەربەداران کوچەکە جەنگەلی دەلیرانە تەنگستان و سریاڵهای ڕێز و درشتێک بوویت تا ئەگا بە مەسەلەی شیعە بازی ئەوەڵین سریاڵێک کە تێرنی دوای ئستقرارە جمهوری ئیسلامی دوای استقلال دەوڵەتە ڕەوایەتە جمهوری ئیسلامی لە دەهەی هەفتاوە کە ئیتر مخالفینیان نامێنێت شەڕ ئێران و عێراق وێ سیاگە ناگەهەن سریاڵی تێتە دەرەوە بەناوە سریاڵە ئیمام عەلی داستانە ئیمام عەلی داستانە مەزڵومیەتە عەلی بن ئەبی تالبە کە چ تەوتە ئاهایەک بەر عەلەیهی ئەکەن عەرەب و خولەفاء و خاندانە بەنی ئومەیە
كعلي بن أبي طالب لجفاي مردم نادان وفاسق وخوارج وأمانة علي بن أبي طالب مظلوم قابيت سريال الدوم سريال ولاية عشق سريال ولاية عشق بحث چيكا سريال ولاية عشق داستان مأمون خليفة عباسي ومرق الرضا بحكم قضاء رضاي حشتم زامن آهو ولي أهدى مأمون عباسية امام هشتم الشيعيان كالزهر خواردي أكن وأيكوشن اگر اشتباه كان بكارگردانی مهدی فخیم زاده و خود مهدی فخیم زاده لم سریالا بازیه کرد اگر لبیرم ماویتو حافظه دیتی و تاریخی کانی امکانی هست پسو پیش بکم ولی یک اتفاق ناگهانه کفی دوای اوی که تهدید صدام حسین لبینه چی و امریکا صدام حسین بو ایران لبینوات تو لکوی افهمی دولت ایران امریکا گره که پلی پیبا که پل بهاوی دیسته لکوی افهمیه ما سال 2003 صدام حسین اخن سال 2004 سریال لإيران كليد أخوا بناو مختار نامه 2004 که 2010 تدرو 6 سال پروسی ساخت سریال مختار نامه طولکیشی إسا داستان مختار نامه چیه 180 درجة بپیچواری چهره مظلومیت شیعه است داستان مختار الثقفیه قیام مختار الثقفیه که مسلم ابن عقيل لمارياو لكات دعوة كربلاء وعبيد الله بن زياد قرتي وخستيناو الزندان مختار الثقفي دواي ما جراي كربلاء هات درو وبشعار يا لصارات الحسين قيامي كربل عليها دسقاها بني أمية آغاية مختار ثقفي أكثرية قاتلين حسين تمام قاتلين حسين بن علي تيكا كرد أسبي بسر لا شي تيكا كريا جانو دواند تا أو دقيقة شيعة أم تاريخي خويا برز هاوارنا يكرد تا أو دقيقة شيعة أم تاريخي برز هاوارنا يكرد لذا تغيير السريال مختار نامه كدولة إيراني دروسية كا رواية خليكة بتو إيجيت دولة إيراني استئيشي وچ بدا شيعة حملة أكا شيعة للاك الدفاعي ومظلوميات هات كسدرو دوران مختاره وتولم دورانه حضور سپاه قدس پاکستان اوینی سپاه قدس پاکستان دروسوی بريان اكاد نيروكان وبازوكان سباي باستا سباي قدس اما امريكاس ام تحول بسري تيريد وام تحول خور ادا نموت ادا لسينما ايران لفرهنگ الرسانية ايران لسريال كانيا لفيلم كانيا بابين سنة داستانيك كأما چون ايجين دولة ايراني چهره اقوري قيافة اقوري دولة ايراني برو يك جوريك للديمقراسي وبيروقراسي عميق اروات ديمقراسي ظاهريك تحت ناوى نظام سلطنتي ولاية فقيه شاه سلطان شاه هيك ايراني چون امقساكي خب بو خاطري اما اشي تو چي بفهمي چون اشي تحليل بكي بزانا بعد دور نروين بين ام دوران اخيرة حي حاضر ام دقيقة آغای ابراهیم حاتمی کیا ابراهیم حاتمی کیا کیس ابراهیم حاتمی کیا دستیار مرتضی آوینی بوده بچکه بسیجی سویلتاشیاک
وا لە مستەنەدەکەی قەیرە ڕەسمیە لای عەلی خامنەی دانیشتو و هەڵگەڕیاینەوە کوتمان عەلی خامنەئی بە تەنەها سیستەم نییە. ئای ئیبراهیم حاتەمیکیە، ئای مهدیە فەخیمزادە، ئاغایانە ئەربابانە ڕسانە وە فەرهەنگ ئەدەبا و شوعەرا، ئێوە سیستەمە جمهوری ئیسلامی. ئێمە ئەمانە لە مستەنەدە قەیرە ڕەسمی هاوت. هەرە و جۆرەی کە ئاغای بەهمەن قوبادی دەستیارە محسەنە مەخبەڵباف و قارەمانەکەتان بەهمەن قوبادی. ئەم ئاغایە ئیبراهیم حاتەمیکیە بچەند فیلمێکی دروست کردگە تەحتە ناوە خروج. کێ سەرمایە گوزاری کردگە ئەگەر ئشتباه نەکەم حوزەی هونەریە ئەوجە، نازانم کامەسە سەر بە سپای پاسدارە. ئیبراهیم حاتەمیکیا لەم فیلمە چی ئێژی؟ داستانە فیلمە خروج چییە؟ داستانە فیلمە خروج ئەمەسە. لە ئەوەڵی ئێژێ ئاغایە ئیبراهیمە حاتەمیکیا ها بە شوێنە ئەوەی کە ئەمە 10 ساڵەها بە شوێنە ئەوەی کە فیلمێک دروست کات دەڕاستای ئاعترازاتە مردمی. لە کێ مؤسسەی سینەمای ئەوج لە کێ دروستی کا لە مردمە ئێران؟ ئاعترازات لە بەرامبەر کیا؟ لە بەرامبەر حاکمیەتە. ئاغای ئیبراهیمە حاتەمیکیا. داستانە فیلمە خروج چییە؟ داستانە فیلمە خروج باس لە مشتێ کەشاوەرزە پیرە کۆنە بەسیجی ئیتلاعاتیە کوڕە شەهید و باوکە شەهید دەکات کە لە منتەقەیە گەچسارانەوە بە دەلیلە زۆڵمێ کە حاکمیەت و مؤسساتە حکوومەتی لیان ئەکەن و شەخص ڕئیس جمهور لیان ئەکات بە نیشانەیە ئاعترازگەرەکیانە بە تراکتۆر لە گەچساران و حتا تاران خیابانە پاستۆر و مرکزە کاخ ڕیاسە جمهوری بڕۆن کە ئەم فیلمە ئاتەش تەقیپوری واتیە، فەرامەرزە قەریبیانی واتیە کە ئاخرین کارە فەرامەرزە قەریبیانە. وەلەگرا چهرەی ڕئیس جمهور چهرەیەکی ئینسانێکی خوێڕی، ئینسانێکی زاڵم، ئینسانێکی کڵاوبەردار ئەوە ئەنوێنێت و ئەمانیش مشت ئینسانم مەزلومە زوڵم لێکریاگن کە گەلێکیان ئاعترازکەن لە ڕەوەندێکا کە ئەمانە ئەڕۆنتۆ نەقشە شەبەکای ئیجتماعی، نقش ڕسانەهای خارجیە BBC و ئیساف ئەمریکا لە ئینعکاسە حرەکەتە ئاعترازی ئەمانە ئەوێنی کە خودە ئەمانە وەڵدەفەقینیان لێتی و بعد خۆشیان تێ و بعد ئەمەی کە حرەکەتێکی موسبەتە و ئاعترازتە قەشەنگێکە و بعد ئەمەی کە فشاریان پێتێرن و ئەیان گرن و بعدایانۆنە حرەمە معسوومە و لەوێ معاونە ڕئیس جمهور کڵاو ئەنێتە سەریان و مشاورە ڕئیس جمهور و بعد ئەمەی کە فەرامەرزە قەریبیان یەکتەنە ئەڕوا بەرە و خیابانە پاستۆر و لەبەر کاخ ڕیاسە جمهوریە ئەیگرنتی هەڵدانە خاسێکیەکەن لە ئاخریشۆ کاورایە بادیگارد کە حەزەکا بە ئەم و بە پیاەکی خاسی ئەزانێ نجاتی ئەدا و ئەیوات لە گۆشێک لەم کاخە دانیاگە کە خولاسە ڕێی جمهور بوێنە یان نەوێنێت و فیلم تەواوە بێ. خۆپ ئێستا با بێنە ئەمە تەحلیلکەین. سوالە ئەوەل لە کشوەرێکە کە دیکتاتۆریەتێ حاکمە، بە قەوڵ خۆتان دیکتاتۆریەتە دینیە شیعە حاکمە، یەک نظامێکی تۆتالیتەر حاکمە لەگرا حوزەی سینەما ئەشێ تەوجیهە اقتصادی تەبلیغی بوێت یا کاورا فیلم اقتصادی دروستکە بازاڕی دروستکات کە ئەمە بوێت و حرفەیە کەنان بخوا یا مستەخدمە دەوڵەت وێت سینەمای دفاع مقدس دروستکات و فیلمهای عقیدەتی سیاسی دروستکات بۆ نظام دەئیستە ئەمە وانیە. با بێنە سەر مەسەلەی ئەوە. فیلم خروج بە ئاعتراف خۆیان مؤسسەی سینەمایی ئەوج 9 میلیارد تمەن خەرجی کردە بۆ ئەوەڵین بار لە تاریخە لە سەفحەیە سینەما لەسەر پەردەی سینەما ئکران نەکریاگە چون کۆرۆنا هەست.
لەکوێ ئەکران کریاگە بە سوورەتە ئانلاین ئەکران کریاگە و پەخش بوو گەسۆ ئەوەڵین بارە ئەوەڵین فیلمە ئێرانیە چەندێ فرۆشی کردگە تا ئێستا نەگەی گەسە 3 ملیارد من نەگەی گەسە 3 ملیارد من خەڵ ئەوەڵەن لەگرا تو فیلمە دروست ئەەکەی ئەگەر بۆ اقتصادی دروستە کردوێت ئێشێ ئەم فیلمە 9 ملیارد خەرج کردگە حدەقەل 5 قەلان بۆ ڕێ یعنی حداقل 15 ملیارد بفرۆشێ تمنێکیش بۆ ڕێ دەکاتە 18 ملیارد نەیفرۆشتکە تەوجیه اقتصادی نییە زەرەری کردگە تازە تۆ ئەگەر تیرومایە دەربێری تۆ ئەم شغڵای دامە نادەیت چون تیرومایە دەری تێری تۆی لەکوێ بێری بخۆی هیچ ئەوەی کە زەرەری کردگە سوال فیلمێکە تەوجیه اقتصادی نییە بۆچی ئێشێ دروست بکرێ جواو پس ئەم فیلمە چون مؤسسەیە ئەوجە سپاهە پاسداران دروستی کردگە ئێشێ بەشە تەبلیغاتی عەقیدەتی سیاسیە نظامە جمهوری ئیسلامی بپێکێ یعنی ئوسوولەن مهم نییە کە ئیبراهیم حاتەمی کیا فیلمێکی دروست کردگە کە فرۆش ئەکات لە گیشەیان نایکا مهم ئەوەسە نیەتە سپاهە پاسداران جێبەجێ بووگە خب دەینیەتە سپاهە پاسداران چییە ئیستە باسە دفاع مقدسەکە شەڕەتەکە سەهیۆنیزمەکە دوشمنە وابەستە بە ئەمریکاکە مەزڵومیەتە شیعەکە نە باسە هیچ کام لەمانە ناکە باسە قەداسەتە جمهوری ئیسلامیەکە نە باسە قەداسەتە جمهوری ئیسلامیش ناکە ئەمە چییە وا سپای پاسداران پولی پێداگە دەربێترین حاڵەت کاورە ئیسلاح تەڵەب تێژی وڵات کە چهرەی ڕەوحانی خراوکە بۆ بێت چهرەی ڕۆحان سپاه پاسداران 9 ملیارد من هەزینەی کردگە فیلمێ بسازێت بۆ ڕئیس جمهورێک کە 6 مانگ عمری ماگە دەوران ڕیاسە جمهوریەکەی تەواو ئەبێت و لە کار دەست ئەکێشێتەوە و ناتوانێت ئیتر خۆشی کاندید بکات چون 2 دەورە بوو گەسە ڕئیس جمهور پس ئەم مەسئلە باتڵە گو ئینکە سپاهە پاسداران و بیتە ڕەهبەری گەرەکیان وایە ڕۆحانی لابوون بە فیلم سینەمایی لایەن نەوەرد وەکو ئاوی خواردن لایەن ئەوەرد کە سابقەی هەز لە جمهوری ئیسلامیە بەنی سەدر بە ئارایەکی بان هاتە سەر و خومێنی وتی من بە ئاغایە بەنی سەدر نەسیحەت میکنم ئای بەنی سەدر وە چادر ژنانە لە ئێران دەرچوو سابقەی وەکو ئاوی خواردن توان کاورە کێش نەخوارەوە کاورە چکارەس هیچ کارە خب پس تۆ دید ئەم فیلمە تەوجیه اقتصادی نییە تەوجیه تەبلیغاتی عەقیدەتیشی نییە ئەو جۆری کە تۆ جمهوری ئیسلامی ئەناسی سینەمایە ئەرزش و ئارمانەکانی جمهوری ئیسلامی سینەمای دفاع مقدس تەوجیهکردنە شەڕ سپاهە پاسداران تەوجیهکردنە شەڕ نیابەتی سپای پاسداران نییە بەڵکو ئێژێ مردمێ لەم جامعە زوڵمی لێ ئەکرێت تەوەسوتە بەشێک لە حاکمیەت یا نظام تەوەسوتە مدیرانە فاسد و ئەم مردمە ئیشی بتوانێت ئێعتراز بکە و ئێعتراز چتە قەشەنگێکە ئایسەیەوە ئەوەمە فکرە ئەوەی کە سعیدە ئیمامی لە دانشگای بوو عەلیاوتی محیط دانشگاه نەباید ساکت باشه دانشجو نباید سکوت بکنه دانشگاهی که محیط ساکتی داشته باشه خطرناک سالم نیست ها پس ئێمە خۆمان ئێعترازات فێرە ئێوە ئەکەین چۆن ئێعتراز بکەن بۆچی ئێشێ ئێعترازکەن تۆ لەگرا ئەوێنی یەکسری تابوو لە جمهوری ئیسلامیە شکیاگە خەریکە ئەشکێت مردمێشێ ئێعترازکە زۆڵمیش ئەکرێت زۆڵمەکە جۆرێکە خودم مردم ناتوانێت زۆڵمەکە گزارش بدا سپای پاسداران خود زۆڵمەکە مشخص ئەکا بۆ مردم و گزارشی ئەدات چهرەی خراویش لە حاکمیت نیشانەدا چهرەی خاسیش لە حاکمیت نیشانەدا چهرەی معتەقدیش نیشانەدا چه اتفاقی قرارە بکەفێ ئەم فیلمە بۆ دروست کریاگە چنو اعتراضات قەشەنگێکە ئاغا نین هەرچی اعتراضە تحت ناوە ئەمریکا و ئیسرائیل سەرکوبی بکەین ئەمانە گشتیان خوێنیان داگە بۆ مینقلابە باوکە شەهیدن خۆیان شەڕیان کردگە بۆ مینقلابە بۆ ئێوە تێن ئێوە زۆڵتان لێیان کردگە مەزارعیتان وێران کردگە سەرزەمینیتان کاول کردگە دزیان لێ یەکەن بۆ اعتراز نەکەنە مردمە ئەما چه اعتراضێ
اعتراض مظلومانه مدنی، اعتراض رنگی، روسری فردان و تراکتور جمع بونو. حاکمیت یک اصل اساسیه و سیستم یک اصل اساسی نگوره و تو بنیاد سیستم ناروخینی، بلکو حاکمیت باوکه و تو ایشی فریاد دادخواهی خود به حاکمیت بگینی. پس است اعتراضیش بکن. در راستای اعتراضات تراکتور سازی تو اتوانی است بفهمی که کامیون داران کی کردی، اعتراض به گرانبون ارز کی کردی، اعتراضات به کولبر کی ایکا، سفر راخستن و وتنامی که سفرمان خالیه کی ایکا، اعتراض شتا قشنگ ایکا. سفر دابخه بیجه برگیریاگه به مرزکان کولبری ناکره مردم بانه برسیانه. بیجه کامیون داران اعتراض کن، بیجه کارگران هفتپه اعتصابات اکن. چهرهان ببسازن، اعتصاباتیان ببسازن، اعتراضاتیان ببسازن، گشتی شیشه بیتو لای بابای گوره به شیوهی که مؤدبانه نبخواو و کرخراو نیانو، آشوبگر نیانو، رازلو او باش نیانو، مأمور صهیونیزم و امریکان نیانو، فشارتان بو هاتکو، فقرو، تنگدسیو، فسادو، عده فاسد هاتکنن او ایمه. اما یعنی چی؟ اما یعنی حاکمیت ایران لپشت اعتراضات نمایشی تئاتریه به دستاویز ام اعتراضاتانه گرکی چهره خوی اوسکا، خوی هانه مردم ده. اگر فیلمێک بر علیه حاکمیت وید، اولا او کارگردانی که لجیر دسه فرهنگ سازمان ارشاد اسلامی خریک کار اکا مجوزی پیدن کار بکا نانی اورن. اما یک. دو، هیچ بازیگرێکی سینمای ایران حاضر ناوی لإیران خوی ممنوع تصویر و ممنوع کار که فیلم دروست که حاکمیت حزی پیناکه خوشی لی نایه و او ممنوع تصویر و ممنوع کار هیچی امکانی از بیگرن چون فیلم سیاسی دروست کرده. او نیه رئیس جمهور شتخراوی که و نظام فاسده و مردم اعتراضات اکا و جمهوری اسلامی کلابسی کرده و مشکلات فرسو باو کرولی من قومیه. مردم مظلومه و مردم بیچارسو و مردم برسیه و مردم نانینیه و مردم فلانو مردمیش دنگی در نای حپیلی و نای گرک یعنی اعتراضاتی بود دروست کن، اعتراضاتی بود دروست کن. علی رضا علیزاده کاورای منفور بچکه بسیجی تخم دولت آنوسی ایرانی و احات شبکای BBC و منوتو و ایساف امریکا است برنامه که تلویزیونی اینترنتی دروست کرده به نام برنامه جدال که چهره های مختلف حاکمیت جمهوری اسلامی تری سوالیان یکا. سعید اللیلاز بانگکا سعید اللیلاز ایجی ما اما سیدانه مشکل من هست، اما تک فساد رو بروین، لهم پاشیدگی رو بروین، مدیریت رو بروین، بو اما اشی اما بوناپارتیزم بکین، یعنی چهره کی نظامی قدرتمند قدر قدرت شکل رضاخان بیرین ل5 سال و بو 10 سال ایران لجیر اقتدار خویا کوب کاتو. الان ايوه افهمن شعار رضا شاه روحة شاد اما سعيد الليلازي جيتي او خاصة اسلامية مردم كرضا شاه روحة شاد يعني چي اما انا اغا نظامي قريكي قلدريان قركا ل5 سال و بو 10 سال بتواني جامعة ايرانيان بو كوب كاتو. سؤال اما جامعة ايران خوي بيقيقا مشي حسين بقارو آغا نقیه چقالو چوزانم سیامک جون روشن فکرو فلان کس اصلاح طلبو قرتیه فعال مدنیو روسری هواکر مسیح عالی نجادی بم خروجیه گیگنم جامعه ندروس کردگه یا اما سپاه پاسداران و بیت الرحبریه خلیک ام اتفاقاتنا و دمم مردنا کامیه. سؤال کن لخوتان
بۆچی ئێشێ ئیبراهیمە حاتەمی کیایە دەستیارە مرتزا ئاڤینی فیلمە خروج دروستکە چهرەی ڕۆحانی خراوکە بۆچی جمهوری ئیسلامیش فیلم اعتراضات مردمی دروستکە کە بە تراکتۆرە بەرەو خیابانە پاستۆر ئەم تابووی حاکمیەتیە چیت چی بە تۆ چیەژێ کاورای کاول چیژێ ئێمە هەروە لە خۆی و تەحلیلەکەین لە خۆیوە دەهاتی لە خۆیوە مردم فشاریان باتکە و مردم برسینی و مردم قەهرەمانە و مردم تێتە دەرو مردمێ مەوجودیە مردم کێس سەر ئەم مردمە کێس ئەم مردمە تەحتەناوە چی سازماندەهی کریاگە کێ سازماندەهی کردگە کوا مەتنی کوا کمیونیتی های مختلف مردمی کە تۆ بتوانی تەکیان قسە بکەیت تەکە مەحەلەیە مەسەڵەن شەش بەهمەنە سنا قسە بکەی تەکە مەحەلەیە نایسەرا مەسەڵەن قسە بکەی قەتارچیانە قسە بکەی کوا ئەم جامعە مردمە کوا مردم فشاریان واتکە مردم فشاریان بات کە ڕووسەری فڕەدەن گەرەکمان خۆوانە ڕووتکەین و 6 و 8 قەڕوا لە کەمەرمانە ئەمە حاکمیت ئەیکات یا خودە مردمەیکەن دێ ئەگەر حاکمیت ئەیکا حاکمیت بۆ ئەم کارەکە سوال بۆ ئەیکا شێتە هارە لێ قۆمیاگە بۆ ئەم کارەکە تۆ تا سەنگ و من و وەدەسەوە نەوێ ناتوانی بێژی بۆ ئەیکە حزب دموکرات و پەکەکە و پارتی و یەکێتی و جمهوری خواهان و سەلتەنەت تەڵەبان و ئەفرادە منفەرد و جنبشهای ڕێز و دروشت و فعالین جامعەیە مەدەنی و NGOکان گشتیان یەک قسە ئەکەن گوزار بە تەرەف دموکراسی گوزارە بە دموکراسی سیستم بمێنێتەوە شیرازەیە انتزاعی دەوڵەتە ئێران بروکراسی و بازار بمێنێتەوە تحتەناوە مطالبات مردمی و مبارزات مردمی و برسیبوونە مردم لە ئێرانە تەحەوڵ دروست بووگە مردمیش هەڵخاتۆ و بشکەن لێبا و ڕووسەری فڕەبا و لە ناو خیابان و گەلەکۆمی فاحشەگی بکە بێژێ وەڵام من قەهرەمان بووە بۆ قەهرەمان بووی ڕۆژی دوودانە بوو شیشە 5 پاڵەوانم ئەخوارد کەنجکەکەی بێژێ وەڵام من 20 نەفەر پیاک فریقاندەگمی ئەمەلیاتە قەهرەمانانەم کرد بەر عەلەیهە ئەرزشهای ئینقلابی جمهوری ئیسلامی کارم کرد تۆ ئەلەگە ئەفەحمیت کە ئەمانە ڕەبتیانەز بە یەکتری و هەرواکە ئمڕۆ تەحتە ناوە سریالهای مختلف شەبەکەهای خانگی بچۆ جمهوری ئیسلامی ئێران دەوڵەت جوولەکەی ئانووسی وەکو خۆڵ سریاڵە داتە دەرەوە سریاڵە بێ محتەوا سریاڵە بێ داستان سریاڵە ئەلەکیە کە فقط یەکسری چێهرە یەکسری تەسویر بۆ زەهنە تۆ دروسەکە لە چی؟ لە ڕەوابەتە زندگی مردمە ئێرانێک لە دەهەی 60 کە کەنیشکەکە دووسپسەری هەست لە ماڵە باوکاتە کە دووسپسەرەکەیە سەکسەکە کوڕەکە گەیە دەهەی 60 دووسپسەر تێرێتە ماڵ کەنیشکەکە گەیە دووست دختەری هەستەکە یەکتریا ڕەوابەتە جنسیە جۆرا و جۆر ڕەوابەتە ڕەقس و پارتی و ئەنچێ کە تۆ ئەمە ئەسەن لە زندگی ئیرانیان بووگە ئاغا ئینقلاب ئیسلامی وایە نەکردگە ئیستا مردمە ناڕواتە دواوە جامعە ئەم شتانەی واتیە ئەرزشهای جەدید مۆدەرنی گرتگە گشتی گەیە گشتی لزبیەنە گشتی هەڵەخاتۆ و گشتی ڕەوابەتە مختلفیە ئەزدەواجە سەفیدیت ئەمانە گشتی لە سریاڵەکانە جمهوری ئیسلامیە لە شەبەکەی خانەگیە لەولاوە ئێژێت ئەمانە قابلە پەخشە تەلەڤیزیۆنی نییان بۆ خاتریەوە شەبەکەی خانەگی مەرقوبکە پس چون پەخشە تەلەڤیزیۆنی ناکرێت ئەمانە دەرئەسەرە نەتیجەیە مبارزاتە مردمە ئێران سریاڵ دروست ئەکەن و جمهوری ئیسلامی ئەترسێ و ئەمانە لە شەبەکەیە خانگی و ئەمانە بڵاوەکەنەوە هەرزگایەکیش دانەیە سریاڵە بۆ تەوقیفی ئەەکەن تا مەرغوبی کەن زیاتر بڕۆی تەماشا بکەی دێ ئەم سریاڵانەوە ئێران دروستیانەکە هیچ تەوجیه اقتصادیان نیە ملیار تمەن خەرجیان ئەوێ دوو قەراندەر نایێری
مەگەر ئەمانە چەنێ لە جامعەیە ئێرانە فرۆش ئەکەن کە ئەم تیمە فیلمبەرداری و کارگەردان و بازیگەرە خەریکە نانی لێخوا ئەم بوجەهای میلیاردیە کێ خەرجی ئەکا کە ناگەڕێتەوە گیرفانی سوودە اقتصادی و پوڵ ناگەڕێتەوە چه سوودێ ئەگەڕێتەوە گیرفانی ئەم کارە بۆ ئەکا سوال بکە لە خوات تا بە جواوەکە بگەی جواو ئەمەسە تۆ تا مەتنە ئاخێزە نەوێ نافەهمی تەحلیلکەی نافەهمی مشکل جمهوریە ئیسلامی نییە ئەساس سیستەمە سێ مەفهومە انتزاعیە بازار بوروکراسی و دەوڵەتە چێهرەکان لەگرا مهم نیەن ڕەوایەتێک کە مەترەحیەکان مهم نییە ئەنچێ کە ناوی ئێرانە بە سێ مەسئلە انتزاعی شکلی گرتگە بوروکراسی بازار و دەوڵەت بەمە ئێژن سیستەم ئەم سیستەمە بۆ قەوام و ماندگاریە خۆی بۆ متیعکردن و ڕامکردنە ئەوانەی کە وانە ژێرە دەستیاوەتە پیداگە بەسەریانەوە هەر دەفعە بە ئابدەیتکردنە خۆیەوە تێتە بەرەوە سەواری ئەکا بەر تەحەوڵاتێک کە خۆی دروستیەکە جامعێران تەحەوڵێکی تیا سوورەت ناگرێ باڵێ تەحەوڵ سوورەتی گرتگە مردم بێ ئەخلاقە و بووگن پەیوەندهای قەدیمیان لە دەست چووگە لە ناو شارەکانە کە عبارەتەن دەست ئوردوگاهە تاک و تەریا و بێکەس کریاگەن ڕەوابەتە ئیجتماعیان نییە ڕەوابەتە ئینسانیان نییە سندیکایەکی واقعیان نییە سنفێکی واقعیان نییە مەجمع و کەمیونیتیکی واقعیان نییە تا لە خۆیان بوودێک بنوێنن دەچی تەحەوڵێگەکەن دائنیشنە دیارە تەلڤیزیۆنەکانە ئێران و ئەمریکا و ئینگلیس و فێرە سکس زوزەنەقەی ئەون سکس زەبدەری ئەون فێرە ئەون شەراو بەر لە نانۆ بخۆن شەراویش بخۆن فێرە ئەون تیرامیسۆ بخۆن فێرە ئەوە بوون مۆهیتۆ بخۆن ئەمە تەحەوڵە ئەمە تۆ خۆت فێربووگی ئاعترازات کەی دێ تۆ هەر کۆیلەی تۆ هەر هیچ اتفاقێکە بۆ ناکەوێ تۆ هەر هیچ ئێرادەیت تۆ ئەبزاری گەرەکە دەربکەوێت ئجماع 4-5 نەفەری گەرەکە تا لە ناوە دڵە ئەمە ئیجتماعی کەمیونیتیە دروست بێت تا ئەم کەمیونیتیە بتوانێت زۆرێ بنوێنێ لە خۆی تۆ لە پشتە چیا بە مراوەداتە خۆ دەگەی لەوەی کە حیزبی دروستەوێ بەناوی حیزبی دموکرات 4 گەڵگەنیگە بۆ تێرێژە دەنگیان پێ بە با بڕۆنە مەجلس لەگایتر خاستەکانە تۆ جێبەجێ ئەوێ ئەی گەڵگەنیگەکانە پارتی و یەکێتی چی خاستەکانە مردم خەریکن جێبەجێەکەن تۆ چۆن بەم تەحلیلە ناگەی چون بێسەوادی چون ئینسان ئەحمەقێکی چون لە جاماسە حزور نییە چون ئەسە نافامی چی خەبەر تۆ وەختە نییە لەگەڵ تۆ بە شتێکی تریش بپەردازی تۆ سوال ناتوانانی تەرحکەی بۆی ناتوانانی تەحلیلکەی ئێمە نەمانێت مشتبای خامنەی تێمە وتمان جمهوری ئیسلامی خۆی ئەگۆڕێت ئیستە بڕۆ گشت کەسێ و قسەکە 5 ساڵە پێش ئێمە ئەمانەوت تۆ خەوەرە لە حەوزەی سینەمای ئێران نەوێتوانی تەحلیلکەی لە مەحسوڵاتە فەرەنگی نەوێتوانی تەحلیلکەی تۆ شناختت لە سوڵتە نەوێتوانی تەحلیلکەی تۆ مەجالسە جۆراوجۆر و ئینسانە جۆراوجۆر و چاو پێی نەکەوتوێ ناتوانی بیخوێنی تۆ ئەتوانی تەحلیلکەی داهاتی بەیانی بە گەلە کۆمەی گشتتان قرارە بڕۆینە دواوە کە ئێوە ئینقلابتان کردگە چون فاحشەگیتان کردگە چون دزوگەن چون فاسدوگەن نا ئەمە ئینقلاب نییە لە ناوە دڵە ئێوە یەک ئینقلابی ناتکەسە دەرەوە ئێوە حیچ مشتومڕێکی ئیجتماعیتان نەکردگە ئەمە ئیبراهیمە حاتەمی کیاس بۆ تۆ فیلم و خروج دروست ئەکا ئەمە دۆلارەکانە ئەمریکا و دۆلارەکانە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی عەلی جەوانمەردی بۆ تۆ دروستەکە ئەفەهمی
مەسیحی عالی نژاد بۆ تۆ دروستەکە ئەفەهمی، عەلی ڕزا عەلی زادەت بۆ دروست ئەکا ئەفەهمی، تا ئەو تف بکاتە ناوە زەهنت و قسە بخاتە ناو دەمت. تو کاولێکی بێسەوادی سوعال نەکەریت، تەواوە وەختت لەگەڵ تا خولاسە بوو گەسەوە، تحلیلش ناتوانی بکەی، تەبیعەتەن ناتوانی بکەی. ئێستا تۆ فەهمیت ئێمە لەکوێ ئەفەهمین کە جمهوری ئیسلامی خوای ئەگۆڕێت؟ ئەو جۆرەی کە شەهیار ئەزانێ تۆ بۆ ئازادی ناتکیسە دەرەوە، تۆ بۆ ڕەهابوون و بەرز خوێندنەوەی شێعرەکانە ناتکیسە دەرەوە، تۆ بۆ وتنە ناگفتەکانە ناتکیتە دەرەوە، تۆ ناگفتە نییە، تۆ 6 بە ئایکیوی 6 تۆ هاتکی قڕ بدەیت، تۆ مبتەزەلی، تۆ فاسدی، تۆ هیچ اتفاقێکی مدرنتیان نەکەوتگە. سوحانە ڕۆی هەڵخەی تۆ بێژی ئینقلابمان کرد، مبارزاتە مەدەنیمان کرد، وە فاحشە بوون، وە دز و دەخەڵ بوون، وە بێ ئەرادە بوون، سریاڵمان تەماشا کرد وەڵا، لایف ئستایڵمان گۆڕیا وەڵا، فێرە لوبرەکەیت و دیلدۆ ئەم جۆرەشتانیشە بووین وەڵا. نە بە تۆ تەبیعەتەن تەحلیل ناکرێ کاورەی داهاتی، تەبیعەتەن ناکرێ لەگرا ئیجتیماعی سوورەتی نەگرکە ئیجتیماعی مەوجود نییە، لەگرا جامعەیە نییە مشتومڕتەکە خۆیان بکات. تۆ ئەوەنە مەجالسە دروست حسابی نەچووکی کاورای کاول، نازانی ئەسڵ تەحلیل یعنی چی، تەفسیر یعنی چی، وە چ دەردێگە خوا. ئێمە تەحلیلەکەین بۆی وە تۆ ژین کاول، ئەزانین کاولی، ئەزانی نییەی، قەوارە ئەزانین فاسدی. ئێمە ئەزانین کەسێ 30 میلیۆن تومان خەرجی قنی بکا گەرێکی ئستفادە بکا لە قنی نایداتە بەری شەق، تۆ شەهامەتە نییە. ئێمە ئەزانین تۆ دزی، بێوجودی بێکەرامەتی، تەحلیل ئەەکەین کە ئەم قسانە ئەەکەین، پیاگ نییە قسە بکەی، چون ناتوانی بەهاکەی بەی. مەبنای ڕەفتاری ئەمە لەوەی وەتیت، نە بەچکە دەهاتی تۆ فکر بکە ئێمە لەگرا یەخەوە خەڵکی ئەگرین، پاڵەوان بازی دەرتێرین، لاتین. ئەوە لە وجودتن تۆ نە پیاگی، نە ئەقڵە هەز، نە ئینسانی، نە کەرامەتە هەز، نە ئەخلاقە هەز. ئێمە تەحلیلەکەین لە ڕەفتارەکانە، تەحلیلەکەین کە نییەی، ئەویشە نییەی. پیا کوشتن شەهامەتی گەرەکە ڕۆڵە لە ئیمان تۆ بێتە دەرەوە، بنواڕیتە ناوچاوە کاورا بتوانی ماشەکە بکێشی، خوێنی گەرمی دای لە دەست نەلەرزێ، بزانی بۆ کاورا کوژی. جنایەتکار جنایەت ئەکاوە بسیار تەسەزاورە. ئێوە دەربێتن حاڵەت جنایەتکارن، پیاگ نیەن خۆ. ئەمە تەحلیل ئێمە بەمە ئەگەینێ، حاڵیت بوو نەلات بازی. تحلیل ئەەکەین، جامعە ئەناسین، مردم ئەناسین، تاریخەکە ئەناسین، خروجیەکە ئەناسین، بازیگەرانی جەهانی ئەناسین، تەحەوڵات جەهانی ئەناسین. ئێمە عوسمان هەورامی کە گۆرانیە 300 ساڵە پێش ئەخوێنێت و ئەتوانین تەحلیلی کەین، بۆیە ئەتوانین شەهیارە قەمبەریش تەحلیل کەین، زاسیش تەحلیل کەین. بابە تۆ حەمەی ماملەیش حتا شیعرەکانی دروست ناتوانی بخوێنیتەوە. ئیتر شەهیارە قەمبەری پێشکەشە. کاورای موعین باز پس ئێمە هەروە لە خۆمان و تەحلیل ناکەین. دەوڵەتە ئێرانی ورد و درس شەبەکەی ئیجتیماعی ماحوارەی تەنیگەسۆ بە گوزار مسالمەت ئامیز تەحتەناوە ئێعترازات مردمی بۆ گۆڕینە چهرەیە جمهوریە ئیسلامی بە دەوڵەتە دموکراتیکە ئێران سەلتەنەتی مەسەلەن. تەواوە کاریەوەسە
تۆ لەگرە ئەسڵ مەوجودیەتە نییە بە سوورەت چی مەوجودیەتە دەست تۆ وەختێژی شارەسنە یعنی کێ شارە کرماشان یعنی کێ ئەسا ئەو مردمە لە کرماشانە خۆی بە ساحێوە و شارە ئەزانێت نە ڕۆژێ 1 ملیار دەفعە تەجاوزەکەن بە ڕۆحە کرماشان بە قانون و بە شەهرداریوە بە مؤسسات و بە بەچە حاکمیەت و بە فەرهەنگە حاکمیەت و کێ ئاعترازەکە لە کرماشانە کێس کرماشانی کێس موجود نییە چون تۆ جامعەتیا دروست نەوگە عەزیزم ئەفەهمی تۆ مۆدرنیتەتێتانە اتفاق کەوتکەنە قەرارە بکەفێت بربەستەکانیشی هەرم تەوەهومەی تۆسە تۆ فکرەکە ئێمە قسەکەین توش دەتوانی قسە بکەی چون تەلەڤیزیۆنتان وا لە بەردەسا و مەدرەکتان هەز عەقڵتان هەز کورە ئێوە نە شەرافەتتان هەز نە ئینسانن مشتی حیزە تەجاوز پێکریاگە قیمەت خوارن ئەوسا قەیم ئەیان و جەندە 2000ین جەندە 2000 قیمەتتان 2000 2 قروشە خود جندەی باکلاسە شما لە شارەتادانیش نییەن وە شەوێ ئەسترپتیزیە 10 ملیۆن تومەن پەیدا بکەی 2000 قیمەتە 2000 دەریغ لە تۆزێ کەرامەتە ئینسانی کەنیتانە ئەمانە ئیشێ مەترەحکەی تا بفەهمی وایتت کام لێ و پەرتگاها گەرەکتە بکەویتە خوار ئیشێ بەری پێ بگری دووچارە تەوەهم نەون جامعەتان دروست نەکردگە دووچارە تەوەهم نەون هیچ بەرداشتێکتان لە زندگی مۆدێڕن نییە هیچ دەریافتێکتان لە مەفاهیمە مۆدێڕن نییە فکر نەکە فاحشە بوونت مۆدێڕن بوونتە تەوەجۆکەن ئەنچە کە ئێمە بەحسی ئەەکەین و مەترەحی ئەەکەین باتڵکردنە ئستراتیژیە ئەم تەوەهمە کە تۆ فکرەکە ئینسانە فەهمیدەیەکێمە ئستراتیژی حاکمیەتە بۆیە من مەجبورم باتڵی کەم پێت بێژم ئەحماق پێت بێژم دەهاتی پێت بێژم بۆگەن تا ئستراتیژیەکەی حاکمیەت باتڵۆ بکەمەوە ئستراتیژیەکەی جودۆ کریستیانەتی باتڵۆ بکەمەوە چون تو تەوەهم داتی گرتگە ئەو بە تۆ ئیژێ ئینسانهای فەهیمە قەهرەمان تۆ نەفەهیمی نەقەهرەمانی نەهای بە شوێنە ئازادی وە نەهای بە شوێنە ڕفاه و نییەی هیچ کام لەمانە نییەی و من بەوە حەملە ئەەکەم بەو تەسویرە وەحمالوودە کە حاکمیەت بۆ سواربوونی بە ملت تۆ ئەم سەرزەمینە لە ناو زەهنت تووە باستەولیدی ئەکاتۆ من بەوە حەملە ئەەکەم ئیستا فامی چۆن بە ئەستراتیژی حەملە ئەەکەن ئەفامی کاورای بۆگەنە دەهاتی کورە تۆ لە توول عمرتان لە مەجلسە 4 پیاگادانە نیشتگی 4 چاڵەشە جدی نەی خوارگەسە ناوی زندگیت کاورا هەڵسیاگە نامەی سەرگوشادەی بۆ من نووساگە لە پەسە تەوەحمە 4 بۆگەنی وەکو خۆیە کورە بابە گیان تۆ هەنووز کەنیشکە ڕانچەرمگێکی ئێرانی لەسەر قاچ تۆدا نەنیشتگە بە 2 قسەی هاو دەهاتیە خوات هەڵخەڵەتیاگی هەنووز دەوڵەتە ئێران 10 ملیۆن تومەن پولی پێت پێشنهاد نەکردگە با بزاننێوە چەندێ خەتەرناکن ئونسورە دەهاتی خیانەت لە دەهاتی بوون تۆ چون تۆ قیمەتە وا لە خوارە تۆ تەحقیر بووگی بچۆ ئەو شتەی کە ئەدلەر پێ ئێژێ عوقدەی حقارەت نەهادینە بووگە لە وجودتانە هەنووز دەستگاهە استخباراتی دەوڵەتە ئێرانی دەستی نەداگەسە سەر و پەرستوویەکی زەریف بەهەنێرێ بۆ تۆ خۆت بفرۆشی وجودە بفرۆشی سەرزەمینە بفرۆشی ڕەفیقە بفرۆشی هەنوو ئەم کارەی نەکردگە تۆ هەنوو ڕانە چەرمگە کەنیشکێ نەی خوارگە لە ڕانە و 1000 ڕەنگۆڕیایی چون ئەقڵەنە و چون سەوادەنە و تۆ وە دەردە خۆتیش ناخۆی چ بڕسی وە دەردە مردمە ئێمە تۆ وە دەردە خۆتیش ناخۆی چ بڕسێ بە مەتمە ئێمە تۆ هەنووز هیچ چالشێکی جدی لێتی نەداگە هەنووز وەسوەتتیان نەکردگە
نەیان کردگەوات وتو وایتە تۆ کەنووس کاورات 10 ملیۆن تمەن پیشنهادی پێت نەکردگە بێی من بکوژی با 10 ملیۆن تمەنە پێ با لە سەنگەرەوە 5 فیشەکەی لە من تو ئامادەگیە هەر فەسادێکە واتە زەمینەت بۆ فەراهەم نەوگە چون تۆ ئەو شتەی کە پێیگەیگی بە عەقڵ پێی نەگەیگی لە کۆنە زامەکان هاتنە دەرە و معنای هەز بەچکە دەهاتی تۆ بزانی چیت گەرەکە ئەم زامە چی لە تۆ خستەگە تۆ چیت گەرەکە ئاخ تۆ فکرەکەی من هەر کەلەمەیە تکراریەکەمە تۆ ئەی فەهمیت تۆ حاڵی دەوێ لەذا تۆ ئەفامی ئێمە محاسرە بووگین لە ناو یەک مشت نادانی و جەهالەتە کە ئەستراتیژی ئەمەسە ئەم نادانی و جەهالەتە کە کاورا فکر ئەکات داناییە بی هەر ڕۆژینی بۆی ئەمە ئەستراتیژی حاکمیەتە حاڵی هەی لە تۆ متەوەهمی دروست کردگە تۆ لە ئەسڵا ترسە زاورێکی بێعەقڵی حەقیربووگی عقدەی حقارەت لە دەروون چەسپیاگی حاکمیت پێدێژێ محتەرەم پێدێژیش فەهیم عاقڵ مبارز معتەرز ئەوە ئەستراتیژی حاکمیەتە من ئەمە ئەشکێنم من ئەمە ئەشکێنم وەختێ پێدێژم نەفەهم جاهل دەهاتی بووگەن درۆزن بێکەرامەت من بە ئەستراتیژی حاکمیەت حەملە ئەەکەم چون استراتیژی حاکمیت لە تۆوا خەریکە وەکو ئەپیدمی و وایرۆس بە جامعە بڵاوەوێتەوە و بەری پێگرم ئەمە ئیبراهیمە حاتەمی کیاس بە تۆ ئێژێ بێ بڕۆ ئێعترازاتە تراکتۆری و موتۆری و دەرە خیابان و ناوە پاستۆر و بەرە کاخە ڕیاض جمهوریە ئارامە مسالمەتە ئامیز بکە ئەمە ئەوە پێتێژە ناتۆ ئەقڵە بەمە نەگەیگە شەهامەتیشە نییە بیکەی ماتەڵی چراسەوز و پێ بەم بڕۆیتە قیابان وەکو ئەنتەر هەڵخەیتەوە چون تۆ ئوسوولەن تەلاشە نەکردگە لە مەجموعەیەکا کە ناوی شارە زندگی ئەەکەی هاوسێکەت و دەراوسێکەت و 4 نەفەر و 5 نەفەر بابەتە پاراستنە ئەمنیەت و پاکی و جوانی مەحەلەکە دروستکەی تۆ هاوسێکە ناناسی بە چی ئێژی جامعە بە چی ئێژی تۆ سنەیت و کرماشانیت بە چی هەم سنە و کرماشانە کێز چه شەکڵیە تەوەجۆ ئەفەرموون ئەوەی کە من بۆ ئێوە بەحسم کرد شەمەیەکی بچووک نمونەیەکی بچووک بوو لەوەی کە تۆ چۆن تەحلیل ئەەکەی تا تەحلیل تۆ بوێتە مەبنای ڕەفتارە تۆ داڕشتنە بەرنامەکانە ئایەندەت دەسە دەوڵەت بخوێنی تۆ دەسە حاکمیەت بخوێنی تۆ حاکمیەت ئێژی چی حاکمیەت بۆ کوێ گەرەکی بڕوا حاکمیەت تۆی بە خەت کردگە بەرەو کوێ حاکمیەت بە چی وارد بووگە بە کلاشینکۆف وارد نەوگە بە تەوەهمێکە کردیەسێ ناوی زەهنی تۆ وارد بووگە تۆ نە عاقڵی تۆ نە فەهمیدەی تۆ نە محتەرەمی تۆ نە ئینسانە دروستێکی هەچکامیان نییەی تۆ مستاقە بارزە گۆرانیەکەی ئاغای شەهیارە قەمبەریت تۆ 6 و 8 تۆ فاسدی تۆ گەڵپەرستی تۆ بیعەقڵی تۆ شەهوەت پەرستی ئەمەسە وەختی تۆ ئەمانتە وت بە مخاتەبینە هەر ئەو مخاتەبینەی وا حاکمیت سوارە ملی بووگە پێیان ئێژێ عاقڵ ئەو وەختە تۆ ئەتوانی استراتیژیەکەی حاکمیت باتڵۆ بکەیتەوە تاوەکو ساڵە 57 خەڵکی نەیەتە خیابان جەشنە وەرودە خومەینی بگرە بێژێ ئینقلاباتمان کرد ئینقلابە بەچی کرد کاو لە درۆزن بەچی ئینقلابە کرد بە کامە مشتومڕە ئیجتیماعیت بە کامە تەربیەتە ئیجتیماعیت بە کامە هەڵس و کەوتە دروستت بە کامە حاڵی بوونت
مشتێ بۆگەن گەلە کۆمایان کردە فکرەکەن ئەکسەریەتێکە هەسیان لە زرنگی خۆیانە نەڕۆڵە لە ئەبزارێکە واوا لە دەستیان و تۆ دروستەکەن تۆ خۆت دروست نەکریاگی تو دروستیان کردگە تو لەحزەیە خەڵوەت بۆ خۆت خائل نەوتی لەذا ئەمەی کە ئێمە وتمان و ئەمەی کە ئێمە بەحسی ئەەکەین نە هەر کەسێک کڵاو لارەنێتە سەری سەروەری ئەزانێت نە هەر کە کلک ئەجەڕێنێت سەروەری ئەزانێت نە هەر کە دەنگی بەرزواوێت و کەلامی ئەنیشێ ئەگرا جێگەی لاتبازی نییە تو شکولاتیش نییەی بەبەم کار ئینقلابی ڕۆڵەی ئینقلابی گەرەکە بە وەزن و هەیکەڵ و ئەوانە نییە ئەمە ئیدەیەکە ئەمە ئارمانێکە بە تۆ قودرەت ئەدا شمشێری هەڵجەڕێنیت وەگەنە کەر و قاتریش حەچەلەیان زلە ئەوە تەحلیلە ئێمەس کە نیشان ئەدا لەم جامعە دەمێکە مەردانگی کۆچی کردگە دەمێکە ئەخلاق کۆچی کردگە تۆ نێیتە حەدە ئەوە تەحلیل ئەکەین بەو نەتیجە ئەگەین هەر چاڵە گاو گەندە دەهانێ لەولاوەتێ تەفسیرە سیاسیەکە و ئەلقابێ لە خۆی دائنێ و بەخۆی ئێژێ مبارز و هەرگەڵ دەرپنێکی شەروال فاسۆمی ئەپێ کردگ تێدعاکا کوردم کورد منم ڕۆڵە ئەم دەنگەسە نە هەرگەڵ بۆ گەنێکی خوێڕی معلوم نییە لەکوێ داکەفتگە وەکو قن هەڵتەکێنێ بە دیاری گۆرانی چەپڵەوە هەڵێ بوو کورد ئەمە سەوا بتوانێت لەم دنیای ئەمڕۆ نەڕێی دەنگی بێ بفەهمی دنیا چه خەوەرە قەیمە خۆی بناسێ جەدیدە خۆی بناسێ شەهامەتی ڕوبەڕووبوونەوە تەکە خۆیان بووێت تەکە وجودە خۆیان بوێت تەکە زەعفەکان یا تەکە ناتەوانیەکان یا تەکە ئیرادەکان یا شەهامەتی بوێت ڕوبەڕوو بێت تەکیا لایەوە خۆش